هێمن لەگەڵ چەند هاوڕێیەکیدا ئەم پرۆژەیان دروست کردووە تاوەکو بەهۆیەوە ئاژەڵە بێلانەکان لە وەرزی هاویندا لە تینوێتی ڕزگار بکەن. ئەو ڕۆژانە لە دوای تەواوبوونی کار و کەسابەتی ڕوو لە خزمەتکردنی ئاژەڵە کێوی و بێلانەکان دەکات و دەیەوێت بەهۆی ئەم کارەوە ژیانی ئاژەڵەکان بپارێزێت. پرۆژەیە یەکێک لە ئامانجەکانمان ئەوەیە کە ئەو سەگانەی کە بەڕڵان لە ناو شاران دووریان بخەینەوە بۆ دەرەوەی شار. بەڕاستیێسە لە ناو شارە بۆ بە کێشە دیاردەی سەگی بێلانەوە بەڕەڵا ینی ڕۆژان نابن بە قوربانی هەم خەڵکیش زەرمەند دەبێ. ئێمە لە ڕێگەیان پرۆژەوە یان گوێزنەوە بۆ دەرەوەی شار بۆ سروشتی خۆیان. ئەم پرۆژەیە لە ماوەی مانگێکدا جێبەجێ کراوە کە 5,000 لیتر ئاو دەدرێت بە ئاژەڵەکان لە 5 شوێنی جیاوازی سلێمانی. هەفتانە چەند جارێک ئەو تانکیانە پڕ دەکرێنەوە کە ئاوی تێدایە بۆ ئاژەڵەکان. ئەبێت تاکی کوردوای لێبێ هەمومان لە ناخی دڵمانەوە کاتێک کە ئاژەڵێک کاتێک کە یعنی کەسێک ئەسەن ئەگەر مرۆڤێکیش بێ کاتێک کە لێ ئەقۆمێ پێی خۆش بێ دەستی یارمەتی بۆ درێژکە نەک بە شێوازە لە شێوازەکان لەگەڵ ڕێزما بەردی تێ بگرێ یا لە ناو گەڕەکەکان ئێستا ئاگامان لێ ژەهر خواردیانەکەن یعنی تا حدێک بێزاریانەکەن. بەهۆی وشکە ساڵی و زۆربوونی ژماری ئاژەڵە بێلانەکانەوە لەم ساڵدا لە چەند شوێنێکی جیاوازی هەرێمی کوردستان ڕێکخراوە ئاژەڵ دۆستەکان و چالاکانی ئەو بوارە ئاو خۆراک و لانەیان بۆ چەندین ئاژەڵ دابین کردووە. گۆران لوقمان NRT سلێمانی.